أعوذ بالله السميع العليم من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله حق حمده والصلاة والسلام على من لا نبي من بعده وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. برزان خوشويستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. خواهي گەورە باشي أو برزان بداتەوە کەوا هەڵساون بەو ئومسیە ئیمانیە ئەمەوێ لە سەروبەری ئەو جەنجاڵی و ناخۆشی و ئەزیەت و ئازار و غەم و خەفەتی کە ئێستا هەیە باسی شتێک بکەم کە ئیستیفادەی لە بۆ هەمولایەکە بی و سوودی لە بۆ هەمولایەکە بی ئەویش شکرانەی خوای گەورەیە جەلە جەلالوه. لەوەتەی زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکەی پێغەمبەران عليهم الصلاة والسلام باسی شکرانەیان کردووە، بەڵام هەتا دنیا تەواو ئەبێ هەموو یەکێک لە ئێمە لە ڕئیس عائیلەکان، لە گەورە پیاوان، لە ڕیش سپیەکان، لە پیاو ماقولەکان، لەوانەی کەوا درک بە نیعەمی خوای گەورە ئەکەن، واجب بە ڕۆژانە بەبیر ئەوانەی خوار خۆیان بێننەوە، ئەوانەی تەنیشت خۆیان بێننەوە، ئەوانەی سەرو خۆشیان بێننەوە کە خوای سبحانه وتعالى چەندەی بەڕەحمە و چەندەی شکرانەی خوای گەورەمان لەسەر واجبە. شکر بمعنای عرفان الإحسان، يعني إنسان چاکەی بناسی. ئەگەر کەسێک نەزانی ئەوە دارە چۆن وەکو دار تەعاملی لەگەر دەکا. ئەگەر من بزانمەوە ئاسنە و کارەبای تێدایە دەستی لێ نادەم لەبەرەوەی زانیومە. ئینسانش ئەگەر زانی کە خالقێکی هەیە جەلە جەلالوه، صاحبی ئەو هەموو نیعمەت و ئالا و نیعەمە جوانەیە، و ئەگەر زانی ڕۆژانە لە چەند نیعمەتدا ئەخولێتەوە، و ئەگەر دەرکی بەوە کرد کە ڕۆژانە چەندی قەرزداری خوای گەورەیە جەلە جەلالوه، دەبێت چەند قەرزداری خۆی، چەند ئەجری قەرزی خۆی بداتەوە و چەند منەتی بەو قەرزە هەبی کە خوای گەورە لەگەری کردووە. وەکو ئیمام ئەبو حەنیفە ڕەحمەتی خوای لێ بێ فەرموو کاتێک دەڵێم ئەلحەمدولله، لەسەر ئەو ئەلحەمدوللهش قەرزداری خوای گەورە دەبمەوە. شکر خوای گەورە لەبارەی پێغەمبەران ئەفەرمێ، مەسەلەن پێغەمبەر نوح ئەفەرمێ إنه كان عبدا شكورا، بەڕاستی عەبدێک و بەندەیەکی شکرانە بژێر بوو. دەڵێن پێغەمبەر نوح سەلامی خوای لەسەر بێ چەند پارۆنانی دەخواردن، هەموو زادێک و ئەلحەمدولله، و چەند قومە ئاوی دەخواردەوە، نەک گڵاسێک بخواتەوە، لە هەموو قومان دەیفەرموو ئەلحەمدولله. والله ئینسان زیاترش قەرزداری خوای گەورەیە جەلە جەلالوه، چونکە وإن تعدوا نعمة الله لا تحصوها، ئەگەر نیعمەتەکانی خوای گەورە بژمێرین لە ئامار نایە، لە ژماردن نایێت. ئێستا لەو زمانە ئێمە کەوتونێتە مجتەمەعێکی زۆر سەیر. جاران دێنشینەکان، گوندنشینەکان خەڵکێکی بەغیرەت و خەڵکێکی سەخی طەبیعەت و خەڵکێکی ماقول و بە شەرم و بە حەیا و کە داتنە ناو شار و باژێڕان خەڵک شەرمی دەکرد قسەیان لەگەڵ کە دەیزانی چەندە بە شەرم و حەیانە، ڕۆیشتنیان هەڵسوکەوتیان دەچوویە گوندان، ئەو معەلیمانەی نەقلی گوندان دەبوون و مامۆستایانە دەیانزانی خەڵکی گوندی یعنی چەندە بە هەیبەتن لەبەر شەرم و حەیای خۆیان، لەبەر سەخاوەتی خۆیان، لەبەر ئەو سیفەتە جوانانەی لەناو عەشائیری مە هەبوو. خەڵکی شارش بە ثەقافەت و زانین و چاوکراوەی و قسە زانین و بەوانە مەشهوور بوو. ئێستا لەگەر هاتنی ئەو تەکنەلۆژیا هەموو شتێک چوو. تەکنەلۆژیا بەس مۆبایل نییە، بەس نێت نییە، ئەنتەرنێت نییە. ئێستا مە بووینە مجتەمەعێکی هاف، یعنی نیوە مەدەنی، نیوە شارستانی، نە شارستان وەکی خۆیمان، نە گوندنشین وەکی خۆیمان، کەس وەک خۆی نەماوە. ئەوەی گوندنشینە ئەو سیفەتانیان لەبیر چوو ئیلا من ڕەحیمە ڕەبی، ئەوەی شارنشینە کا عیلم و کا عیرفان و ئیدەن دەبێ وەکی ڕیفرێشێکی کۆمپیوتەری ئینسان فکرێکی کەم لە خۆ بکاتەوە، لە عایلەی خۆی بکاتەوە. جارێ ئەو منداڵانە پێش هەموو شتێکی بینین باسی شکرانەی خوای گەوریان لێ بکەین. بابەجان ئەزانی ئێمە لە سەداین ئێستا. ئەمن بەبیرم دێ لە سەفی سێ ئیبتیدایی ماڵمان لە گوندەکی بوو، ئەو گوندە مەکتەبی لێ نەبوو، یعنی پۆلیسەی سەرەتایی لێ نەبوو، لە گوندەچیت کە بە پێیان دەچوونەوە سیارە نەبوو، ئەو ناز و نیعمەتانە نەبوون، خەڵکی زۆر مرتاحتر بوو. لەبەر چ دەبێ ئەو شتانە بەبیر منداڵەکانمان بێنینەوە، لەبەر ئەوەی هاتنی ئەو ناز و نیعمەتانە و نەکردنی ئەو شکرانەی هەمومان لەسەر قەرزدار دەبینەوە، نیگبەتێکی زۆر گەورەی لە دووە. لە 2013 ئەم مامۆستایەک لە نوێژێکی بەیانی دەگەڕاینەوە، وتی مامۆستا بە ویفقی سونەنی ئیلاهی ئەو وەزعەتێک دەچی. 2013 عالم فول بوو، ئاخری قیمەی تیجارەت و هەمووش لە قیمە بوو لە کوردستان. گوتی مامۆستا تەماشێکی لە نوێژی بەیانداتمە، گوت تەماش ئەو خەڵکێکی هەمووی نووسیە بە شەوێ، بە ڕۆژ لە پاش نوێژی بەیانن هەموو نووسیە، شەوێش هەمووی بە ئاگا.
يعني تشبيه بوش رمضان بس لبو عبادتنا لبو يعني دانش لديار أفلام وإنترنت وفلان وبيان وسبينين بروج دنون كاتي بركتي خواي جورا داد دباري نازل دبي أو كاتي خلق نستيه قلت تماشي كي خواي جورا كليان تقدر سبحان الله همش بينز مانك شش مانك بينسو همش العكس بو سبحان الله ذا خوش بيستان خواي جورا لسورة الروم آياتي بستوهشت لو رجعنا وآية تمديت دليت هذا نازل بوا حربير شملنا كلبوا خواي جورا فرمي ضرب لكم مثلا من أنفسكم هل لكم مما ملكت أيمانكم من شركاء فيما رزقناكم فأنتم فيه سواء تخافونهم كخيفتكم أنفسكم كذلك نفصل الآيات لقوم يعقلون خواي جورا فرمي وكو عقل لاني عقلي طبعا لاني عقلي كاتك خواي جورا نموني عقلي لبو بشران ديني توا أمر روجة شباب ما مستاكم قد باشا بو كسكناي ماجستيرش دكتوراه شي بنوسي لسروي أوش عقلياني لقرآن دانا قلت كرم أصلا تند هاي لسنوسرا برو لي هل ماجستير كيل جامعي صلاح الدين بناوي المنطق القرآني يعني أو عقليك لقرآن خواي جورا مثلا بحضرتي إبراهيم فرموا بيامبل أو روش خدا ودواء مانك خدا ودواء أستير خدا ودواء لا أحب الآفلين أو خواي يقول فرمي وتلك حجتنا آتيناها إبراهيم أو حجتنا إما بإبراهيم ما نشان دابو أجينا إبراهيم نيد زاني أو نمونانا لبو خلش بنتو نكر أو لتنزهاي دي كش خواي يقول بيغمبراني فرموا أو تلي خواي يقول نمونا عقل دينتو أفرمي أجر إيوه خدمة كاركتان هبو طبعا أو كاتي خلق عبدي هبون عبد يعني خادم وخدمة كاروانا أو عبد بتوب ليلة قد بتوبريزاني تيا أتو لو مالي أمدقتو نيوما عبد أصلا لناو لكن سيدي نانيا ندخوارد ولا غرفي سيدي دانا دنشتن ولا دري لغرفو كشيلا حر أوي إهانة بوبا عبدان ذكرى دعاء إسلام هات أو عبداتي ورد النما جاء أو عبداتي خواهي يورا فرمي بينا بيش سايخو عبدي كتهبي كاكا أورو بينا بيش سايخو أواني بنغلاديشي وفلبيني واشتو كان يستفيدون او خادمانا يكتش بينا لمالي تبري كاكا ورا ها $400 ددنا شركه $400 لا ددنا كابراي ايش ذاك المالي يك قد بيتو رشوك كان ما بس ما وين الرشوس بفرق يعني بس انا عاده ايش كان بلي ولا امن لو مالي دقتو نيوما او يك دوامينش هيت شكت لي قبولناكم بميرات وبمال وبخان وب حمشتو حمو يوم لقرتو نيوما من همش عزايب تخافونهم كخيفتكم أنفسكم وقتنا نقول ليك دي ترسين كاتك تهديد ليك دي كان أو هاش ليش بترسي يعني اشتشي عقلية وا تشبيه نبي ولله المثل الأعلى فرك بشر من يوم خلق كردوا معقول يقيد بابنه بالله عم شريك إخواني والعياذ بالله يقبل سحران يقبل صلاتي يقبل صلاتي بلا منيت حسابي لإخوانك عمن قرآن بكل شوينا هذا حكمي خلشي بيب كم زاق قرآن بكل شيء صلاتي نه زادي فكرينغ أو زادي فكرينغ بكل شيء هيك يصنع نا ديمقراطيته نا أو علمانيته أو أنظمة دسكردانا أو أنا بكل شيء هيك يصنع لو ما ويشي كرت دبي صالانة لسري دانش لو دسكاري بكن لو دولة من دام باش لو فقير باش لو زيلي باش لو زيلي باشتر باشنا لبو رابردو باش بو لبو استا باشنا لبو أو زيلي باش بزيلي دوا زردكا لو تاك برنامج لدنيا بتواني حكمي هم دنيا بكولو هم سردم وكاتو ساتي شبي قرآني بيروزة كبشر لبن أو سيبري دا إصلاحات بكا جا خواي يقول فرمي إذا يكك لحكمي بلا ولا مش شريك خواي ما يكك بس حلو اشتواب خو بس خلشي دا مسلط بكو تأثير لخلشي بكده خلشي ببيت الشريكو يكك شديكا أسماء وصفات خواي يقول بقرب بكتة إخوة والعياذ بالله بري أمن وش خواي ما والعياذ بالله لا عبودية لا ألوهية لا ربوبية لا أسماء وصفات لا حاكمية لها مش تشي فرمي ايوه قبول تاني خدمت كارك به لقال ايوه همش تبكاتني وامن سون قبول بي كانقوم خلق كردينا مخلوق من اللي من دزبه شركات يمكن والعياذ بالله ايوه دبي مخلوق بن مش خالق بن ايوه دبي امن معبود بن ايوه عابد بن ايوه عبداتي من بكن زبر زان قمينا شكر يا انسان شرك لبو خواي جورا پیدا بکا وقمي شكرانه انسان توحيدي خواي جورا زي كجل جلاله يعني ايماني بخواي جورا بي او لسرو همو شكرانه جورا ترين نعمت لو دنياي نعمتي توحيدا جورا ترين نعمت لو دنياي نعمتي اسلام وايمانك قلت اشهد ان لا اله الا الله وان محمد رسول الله ولو خوش تر اواني 8 جيشتو تتسلسال وانا هشت على سر او كلمه ثابت واواني لسر او كلمه جدمر لهرهم يعني زياتر نعمتي خواي جورا بسر دار رجال دوام نعمتي عقله شيخ محمد حسان دليت سوما شيخ خانه شي عفرتي كات هرتي جواني خدا پیدا بو
کە دیتە من مامۆستام و ڕیشمەوەی ئەوە چەفێکی بەسەری خوددادا دا چەفەکەی فڕەدا دوایویستی جل و بەرەگەکان فڕەبدا گوتیە من ڕام کرد بەوانەی لەگەڵمدا بە پێم گوتن شاهد بن هەتا ئێستا من شکرانی عقلی خۆم نەکردیە بەبیرم نە شکرانی چای خۆم کردی کە خوای گەورە و چاوی دایتە من ئەوی دەستی دایتە من بەس هەتا ئێستا بەبیرم نەبووە شکرانی خوای گەورە بکەم کە خودای گەورە ئەو عقڵی داوەتە من فەرموو ئەو ئافرەتە لە قیمەی جوانی لە عایلەیەکی ڕاقی بوو کەوتبوو ئەو شوێنەی چی لێ هاتبوو دوای هەرچی شتە لەو دنیای نەیدەزان جا فەرق لە بینی من و لە بینی کەسێکی دیکەی نامسڵمان ئەو هیدایەتێ دوایش ئەو عقلێک کە خوای گەورە پەیداوی خۆشەویستان تحدث بە نیعمەتی خوای باسکردنی نیعمەتی خوای ئەو نیعمەتە ئینسان کەسێک بڵێ بە پێغمبەری ئیبراهیمیان فەرموو سەلامی خوا لەسەروی ئەو مەڕەی چێ فەرمی هەموو ئیمنە تاکە شوانێک لە دنیای گوتی ئیعترافی کردی ئەو مەڕە ئیوێ لەوانی حەزرەتی ئیبراهیم بێ بە هەر شوانێکی برێ وەڵا ئەو هێندەی خەڵکی و ئی نازانم چێ و چێ کەواتە وەئەما بنیعمەتی ڕەبیکە فحەدیث دایکە عایشە فەرمی ڕەزا و ڕەحمەتی خوا لێ فەرمی شەوێکی پێغمبەرم لێ بزر بوو صلی الله علیه وسلم فقدت رسول الله ئەفەرمێت چوومە مزگەوتی تەماشا کەمێ پێغمبەر صلی الله علیه وسلم ئینسان لە سەجدەی وا چاکە پێیەکانی خۆی تەواو نەسب بکە لە عەردی فەرمی پێیەکانی چەقات بوون پێغمبەر صلی الله علیه وسلم لە سەجدەی ئەو دوعای ئەکرد دایکە عایشەش مێشتی هەن باش بوو ماشەڵڵا چکە 2200 حەدیثی لە پێغمبەر ڕیوایەت کردن صلی الله علیه وسلم حتى دوعاکەشی وەک خۆ بەبیرە دەڵێ پێغمبەر ئەی فەرموو صلی الله علیه وسلم أعوذ برضاك من سخطك پنا أجرم برزامندی تۆ لە تووڕەبوونی تۆ یا رب وأعوذ بمعافاتك من عقوبتك پنا أجرم بعفوی تۆ لەوەی کە عقوبەم بدەی وأعوذ بك منك پنا أجرم بە تۆ لە تووڕەبوونی خۆت یا رب لا أحصي ثناء عليك أنت كما أثنيت على نفسك من ناتوانم أو شكرانيت بكم كخود مدحي خود كلو من نازم أو بوشوي وبوزوانيا مدحت بكم كوات خوشويستان دون نوع شكرانة هي شكراني بقصة هي وشكراني بعمل هي شي هان قورترا شكراني بعمل قورترا وقليل من عبادي الشكور خواهي قورة فرمي كم من أواني كبعمل شكراني خوابكن شكراني بحمد هم كزدتواني كابرا دفترش دادني دولار دفترش كش لسوي الذي جمع ماله وعدده هذا يشكر الحمد لله خدا عنده بارت بيداوم هو شكراني زمان أخوة أو يناوي جل جلاله هو حمده أو بشكل شكر شكراني أصلي شكراني تواو اعملوا آل داود شكرا خواهي فرمي بعمل شكراني خواب كان أي آل داود كمن نعمتي دنك خوشي ونعمتي قوة دا صلاة وأوانا بيداون أفرمي بعمل عملي شكراني انترنتي أويا اشتتاش بيبكي شكراني سياري أويا اشتتاش بيبكي شكراني أو دستت أويا اشتتاش شكراني تاود أويا وكو بيا صالحة فرمي شكراني تاو أويا نظري بينكي إش خراب بينكي بيتماشي قرآن بكي بيتماشي اشتواج بكي شكراني جوي أويا جوي لاشتتاك براب قدي هر کەسێک لەوانە شتێکی لەوانە نەکرد بێ و عەکسی وی کرد بێ لە جیاتەی شکرانی خوای گەورە بەخوای گەورە فەرمووە من ئەوەم پێناوی ئەوەم ناوێ ئەوەی لەگەرم نت کردووە ئینکاری خوای گەورە کوفری پێشانی خوای گەورەدا والعیاذ بالله کەواتە خۆشەویستان و بەڕێزانم خوای گەورە جەل جەلالوه ئەمر بە پێغەمبەری خۆکا فەرمێ بەل الله فاعبد وكن من الشاكرين بەڵکو شکرانەی خوای گەورە کە تەنها خوای گەورە پەرستەی پێغەمبەری خۆم أفرمي بالنسبة إيمان دارانش فاذكروني أذكركم واشكروا لي ولا تكفرون ذكري من بكن يادي من بكن أمنتان ببير بي أم زورم بي سيرا باشا 8 إنسان پیغمبر فرمی صلی الله علیه وسلم عمري أمتي من لدوري 6 سالية باشا لو لدوري 6 سالي لو تمنقت كوكي أتو يك لحظة زمان ترابوستي زورم بي سيرا كسك إيمان دار بزمان رابوست لذكري خواهي جورا يعني زور زار فكر دكم درم يا رب بهشتي أبدي كبا مليار مثلا 600 مليار ساري جاني بهشتي بين الدنيا توزيع يسوي 6 سالك لحظك بمليون صالي بهزار صالي بردك يك لحظة أي تخوى أو لحظة لو بلاش بروها ده والله الذي لا إله غيره أو سبحان الله بصار 5 ثانية ديلي دایکت خۆشەویستترین کەسە بابت خۆشەویستترین کەسە لە ڕۆژی قیامەتی پێی نادەی یەک جار کە دەڵێی سوبحان الله ئێتخوا بۆ لەبەرچی لێت بڕوە یەک جار بڵێی الحمد لله الله أكبر اللهم صل على محمد وعلى آل محمد يعني سبعين صد لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير نايقور لروج قيامته قسم بالله بصد 1000 سالي خوشي ناقور يك سبحان الله نايقور يو 100,000 سالي
هەموو ناز و نیعمەتەکانی بەهشتت بدەنێ بڵێن لە زیات یەک سوبحان الله نایگۆڕیەوە دەڵێ کەمە پێت کەمە ئەی باشە بۆ لە دەست بڕوە ئەی باشە بۆ زمان ڕابۆستی یعنی ئینسات و سیارەی داژۆی ئەتوو لە هەموو شوێنێکی ئەتوو جارێکی مامۆستا مەڕوان لە تەعزیەکی فەرمووی ذکر نە مەصرەفی دەوێ و نەماندی بوونی دەوێ نەچە پیاوەکەم لەو ڕۆژان دەیگوت لەوە تێ مامۆستا مەڕوانەوەی فەرمووە تا ئێستاکە ئەمن مستەمر ذکری خوای گەورە دەکەم ئێت خواخر ئەو بەبیر هینانەوەش چی ئەنگۆ بەبیر منداڵی خۆتان نێننەوە کەواتە خۆشەویستان و بەڕێزانم فەذکورونی خوای گەورە فەرمێ ذکریم زۆر بکەن ئەمتان بەبیر وەشکورولی شکرانەی منیش بکەن گوتمان شکرانەی پارەی ئەوە نییە لە سێکدانی بری ئەلحەمدوللا شکرانەوەی زەکاتی لێ دەرکەی سەدەقەی بکەی هەدیەت هەبی دەستت کراوە بێ بس ولا تبسطها كل البسط نك همي ببخشينا بلان بيشي بخشي ببردوام كواتا خواي جورا فرمي أن اشكر لي ولوالديك إلي المصير دوم كس باش خواي جورا كشكراني بكين واجبة شكراني دايكو باب راستي سببي وجودي بشر أو ماندي بوني دايكو باوك نأج مدري نباس أكري نتوقع أكري نتصور أكري ها يعني هل لو لحظي وكوانا قسكو كينا زۆر گچکەتر هە لە ناوژی دایکێ هەر قەرزداری دایکمانین هەتا ئەو ڕۆژەی باوک لە ژیان ماوە باوەڕکەن نەک خەمی خۆیەتی باوک یان دایک خەمی خۆیان منداڵی خۆی ئەگەر نەوەی خۆش ببینی خەمی هەر هەموویانە ڕۆژانە چاوەڕێنەوە خەبەرێکی ناخۆشی گوێ لێبی و چاوەڕێی خەبەری خۆشی گوێ لێبی ئەوانە ئیلە بیرکردنن تخوا واللهی ئەوانەی کەوا بێوەفانە بەرامبەر دایک و بابیان بێوەفان بەرامبەر خوای گەورە لێ پێغەمبەر فەرمووی صلی الله علیه و سلم رضا الله في رضا الوالدين وسخطه في سخطهما خۆشەویستان زۆر درێژی نەکەم شکرانەی خوای گەورە سەبەبە لە بۆ ڕەزامەندی خوای گەورە وئین تەشکروا يرضه لكم ئەهلی تەجوید ئەربابی تەجوید ئەو ئاەتە لە بیر ناکە لە سوورەتی زومەر لەبەرەوەی مەدی سیلەی کوبرایە بە سوغرا خوێندێتەوە سەبەبە لە بۆ زیادەی نیعمەت عولەما ئەفەرموون نیعمەت زۆر وەحشینە وەحشی یعنی ناماڵی هاشتێکی بینی لە ماڵی لە چیای هینابێت وەکو حیوانی چێوی ئەوانە دوور لە ڕوتان ڕناوەستی لە ماڵی جا دەرێن نیعمەت وەکو حیوانی چێوی وایە بە شکرانەی نەبی نابەسترێتەوە شکرانەی نەکەی نیعمەت دەڕوا لە دەست دەڕوا ڕناوەستێ لێیە ئیبن القەیمە فەرمی هیچ شتێک وەکو شکرانەی خوای گەورە نیعمەتی ڕناگری و هیچ شتێک وەکو کوفرانی نیعمەتی لەناو نابە پەنا بە خوای گەورە وسنجزي الشاكرين خواي جورا جزاي او كسان داتو كشاكرين الشكور الناوي لنا وكان خواي جورا دي قد بدي خوشويستان بيغمر فن صلى الله عليه وسلم لا يشكر الناس لا يشكر الله يعني لا يشكر الله من لا يشكر الناس اوي كوا سباسي خلشينكا بزانا كسي بيوفا برامبر خواي جورش او جناي برامبر ماندي بونكاني بياي خوي برامبر هاولو همتي بياي خوي بەرامبەر هەبوونی ئەو پیاوەی کە خوا پێداوە یان ئەو پیاوەی بەرامبەر ئەو نیعمەتی هاوسەر کە خوای گەورە پێداوە بە حەڵالی لە ماڵی لەگەری ئەژی بینە پێشتاوی خۆت لەگە ژیانی ئەوروپیەکان و پاش 18 ساڵی بەڕەڵا دەکرێن بینە پێشتاوی خۆت لە سین کە دایک و باوکی یەک منداڵیان هەیە یەک کچ ئەو کچیش لە 18 ساڵی دەبێ بیستە دەرێ خۆی بەخێوکە نە دایک نە باوک نە حکومەت کەس عیلاقی پێدانیە دەبێ خۆی بەخێوکە ئەمە دەچ نیعمەتێکی گەورەدەن هەم منداڵەکانمان لە چ نیعمەتێکن هەم دایک و باوکان لە چ نیعمەتێکن منداڵ لە پێش چاوی خۆیتان هەتا پیرش دەبن بەخێویشیان دەکەن نان بە نەخانەی بەساڵات چوانش ئیتر خۆشەویستان زۆر نیعمەتێکی گەورەیە پێوە هاوسەر جا چشن چ پیاو دەبێ ئینسان قیمەتی یەکتری بزانی قیمەی بێوەفاییە ژنێک نەزانی پیاوی چەند ماندیە قیمەی بێوەفاییە پیاوەک نەزانی ژنەکەی چەند ماندیە بە زمانش پێی نەڵێ کەس هەیە دەڵێ ئەمن زۆر ڕێزی خێزانی خۆم دەگرم بەڵام قەت زارێکی دەستخۆشی لێ ناکەم بەڕاستی زۆر غەڵەتە ژن هەیە دەڵێ دەزانم پیاوم چەند ماندیە بەڵام قەت زمانم ناگری دەستخۆشی لێ بکەم ئەوەش زۆر بێوەفاییە زانی پیاو بەو ژنێک کە پیاوەکە دەڵێتە منداڵەکەم باوکتان ماندیە یعنی پیاو چەند ئیسراحەت دەکات چەند خەنی دەبی دەزانی کاتێک باوک دەڵێتە منداڵەکان دایکتان زۆر ماندیە دایک چەند ئیسراحەت دەکات چەند کەیفی وۆی دێ و منداڵیش چەند دێنەوە سەرخۆ کەواتە خۆشەویستان و بەڕێزانم ابن القيم رحمتي خالبي لكتابي مدارج السالكين لا باس منازل إياك نعبد وإياك نستعين أفرمي شكران بجيري لمرتبي الرضا برسترع رضا يعني بشر بقت الدرجة كلا خداي راضي بخدا لي راضي بي سبحان الله يعني ويلي هاتيا خواي جوري راضي كده وشكرانيش زواني خواي جوري دكا خوشويستان دبي ما لناوي الشكور خداي فير شكران بين شكور يعني يعني أو خداي كبمثقال الذرة
یەک عەبدی خۆی ئیهمال ناکە بقەد یەک مثقالە ذەڕە یەک شت بکەی مثقالە ذەڕە بە چاو نادیترێ خوای گەورە بەبیرت دینیتەوە لە بۆ زیاد دەکا پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سەلەم سەدەقاتەکانتان ناناسنەوە لە بۆتان گەورە دەکەوە کەسێک فەرخە ئەسپێ چەبی دوایە گەورە بوو بی نەیناسیتەوە کەسێک فەرخەی ئەسپ پێی دەڵێن جوانی لە شتێکی پێی دەڵێن وردە گەورە بی بوو بیتە ئەسپ ئینسان نایناسیتەوە پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سەلەم ئێوە سەدەقەکانی خۆتان لە ڕۆژی قیامەتە ناناسنەوە 250 کردتە خێر خوای گەورە هەندی لۆ گەورە کردی بوویتە ملیار يعني نایناسی هەندە گەورە بووە چونکە بۆ جێی خۆی گرتێت کە بە ئیخلاص لە بۆ خوای گەورەت کردیا لێ ئەجە خوددا ناوی ئەشەکوڕە دەبێ مەش لەو ناوەی خوای گەورە فێر بین ئەمە شکرانی خوای گەورە بکەین و هەروەها شکرانی ئەوانە بکەین کە چاکان لەگەرکردینەوە و بە تایبەتی دایک و باب لە پاش خوای گەورە جەلە جەلالو چۆن ئینسان دەبێتە مرۆڤێکی شکرانە بژێر طبعا ئینسان دەبێت تەقوای هەبی تەقواش لە پاش عیبادەتی پەیدا دەبی خوای گەورە فەرمەوە فاتقوا الله لعلكم تشكرون مانجی ڕەمەزانش خوای گەورە فەرمی کە من ڕەمەزان لە بۆنگەوە دەنێرم شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه ومن كان مريضا على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون أفرمي سير روجي رمضان دانا ولو يفير شكران بن حجي دانا ولو يفير شكران بن نوێژی دانا ولو يفير شكران بن فير عبادتي خوای گەورە بن بزانە شکرانەی چێکەن کەواتە آخر شت دعا کردن ئینسان سەزدەی حەمدمان نییە بەڵام سەزدەی شکرمان هەیە لەبەرچی لەبەری بە سەزدە دەبێ شکران بە عەمەل دەبێ شکرانی خوای گەورە بکەین خوای گەورەش پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ئەفەرمێ یەک لە پێغەمبەران طبعا لێ ڕیوات کراوە هەرچەندە لە صحەتی حەدیثەکەی شتێکەیە فەرمی یەک لە پێغەمبەران فەرمی یا ڕەبی من چۆن وا بکەم خەڵک ئەتوی خۆش بوێی و ئەتوش ئەو عەبدانە ئەو ئومەتت خۆش بێ فەرمی فەذەکرهم بئالائی و نەعمائی و بەلائی بەبیریان بینەوە کە خوای گەورە چەندی نیعمەت لێ بەخشیون چەندی دەسەڵاتەکانی خوای گەورە لە مانگ و ڕۆژ و ئەوانیان بەبیر بینەوە بەڵاکانی خوای گەورەشان بەبیر بینەوە دوێنێ کوڕە گەنجێکم لەگەر سواری سیارێ بوو منداڵێکی گچکەی لە دەستدا بوو یعنی ئەوەندەی مەهموم بوو ئەوەندەی مەغموم بوو ئەوەندەی عاجز بوو گوتی مامۆستا ئەمن لە عاجزی خۆم لەبەر گریانی خێزانم لە ماڵی هاتیمە دەرێ دەوەی بینە پێش چاوی خۆت دکتۆرێک لەوێ جێڕامە گوتی دکتۆرێکی جەڕاح گوتی لە عیادەکەی خۆم دانیشت بووم یەک لە مراجعەکانم تەمەنی 120 ساڵ 120 ساڵ گوتی لەو 120 ساڵەی ئەو 120 ساڵەم یەخستە ئاخیری کە هاتە ژۆرێ گوتی لەو ئەمنە تێخستە ئاخیری تو مەڵاهی لەبەرەوەی ئەتوو تەمەنەکی جوانت هەیە و پێم خۆش بوو هەندێک شت لێ فێر ببم هاتنە ژۆرت بە چەندە گوتی هاتنە ژۆرت بە چەندە گوتی وەڵا ئەمن بە 300 دلاری دێمە ژۆرێکی نەتو گوتم 300 دلارەکە لەو خۆت 300 دلاری دکەشت بە هەدیە دەدەمێ بەس لەو 120 ساڵەی عمری خۆت شتێکم لەو بجێڕۆ ئیستیفادەی لێ بکەم گوتی مامۆستا دکتۆر گوتی کە پێم گوتی فرمێسکی بە چاوە داهاتە خوارێ گوتی طبعا من ئێستا 120 ساڵم گوتی تەمەنم 70 ساڵ بوو خێزانم وەفاتی کرد گوتی 4 کوڕ و 4 کچم هەبوو ئەو 4 کوڕ و 4 کچەم بە منیان گۆ بابەتجان مادام دایکمان وەفاتی کرد ئەمە حەز دەکەین ئەتوو ژنێکی دیکەی نەینیوە لە بەخەمی ئەویان بوو میراتگیریان لە زۆر نەبن سبحان الله ئەو شکرانی خوای گەورەیە ئەو شکرانی دایک و باوکە يعني ئەتوو بابی خۆت مەحروم کەی کە هێشتا لەسەر حەول و قووە دەبی بەس لەبەرەوەی حسابی میراتی بکەی گوتی واللهی دکتۆر لە تەمەنی هەفتای هەتا هەشتای هەر هەشت منداڵم بردن لە 10 ساڵان هەر هەشت منداڵم بردن گوتی لە 80 ساڵی ژنم هیناوە ئێستا هەشت منداڵی دکەم هەیە سبحان الله جا خۆشەویستان چی حساب لە بۆ چێ دەکا پیاوێکی گەنجی جوان هات بە نەخۆشێکی زۆر نەخۆشی گوتگوتی ئەگەر مردی لەکوێت بشێرینەوە ئەگەر مردی ئەوش گوتی لە فلان جێم بشێرنەوە دەڵێن ئەو پیاوەی ئەو گەنجەی کە بە نەخۆشەکەی گوت ئەوە 13-14 ساڵە وەفاتی کردیا نەخۆشەکە هێشتا هەرمایە کەواتە شکرانی خوای گەورە بکەین لەسەر ناز و نیعمەتەکانی و نازانین ئینسان سبەینە دەژی یان نا هەرچی لە دەستت دێ لە ماڵی خۆت لە جسمی خۆت لە علمی خۆت هەرچی پێت دەکرێت لە شکرانی خوای گەورە بکەین یا ربی خوای بۆ خاتری عەظەمەت و گەورەی خۆت لە شکرانە بژێرانمان دابنەی اجعلنا من الشاكرين اجعلنا من الذاكرين اجعلنا من الموحدين وصلى الله على سيدنا محمد وآله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته